ئەی نیشتیمانی بێگەشکەم تۆ ئەتەوێ هەر چۆنێک بی و هەرچیەک بی خۆشم بێیت بەفر بیان قڕولیتە و هەتاو بیان تەم و مژوو تەپ و تۆز بی و یاخود خەزایەکی بێگەر هەر وەکو یەک تەماشات کەم هەر چۆنێ بی خۆشم بێی ببی بە ئەسپی قاچاقچی و باری تریاک و هێروین بێنی و بەری خۆشم بێی ببی بە چەکمەی چەرمینی جەنەراڵێکی دراوسێ یاخود ببی بە مێزەری پەتوایەکی ڕەقوتۆڵە من هەر ئەبێ خۆشم بێی تۆ ئەتەوێ هەرچیت کرد و هەرچی گوت و هەرچیشت ویست لەبەرەوەی تۆ نیشتیمانی تاقانەی من بیان خەمە سەر چاوم یعنی ئەگەر بەیانیە کەستای لە خەو داوای خوێنی شیرۆکێکی تازەمە کرد تا خوتبەیەکی نەخۆشت بیکاتە جەستەی خۆیەوە بڵێم باشە و من بدەمێ و خۆشم بێی یاخود ئەگەر ئێوارەیەک لەسەر خوانێ بۆ سەخاوەت بێ بەسەردا و بۆ یادگار چاوێکم بدەیتە دەستی پادیشایەکی یەکچاوی میوانی خۆت بڵێم باشە و خۆشم بێ و من ناتوانم هەر چۆنێ پێ خۆشم بێی بدی بە دەرد و نەخۆشی بۆ قەڵەم و بدی بە کولە بە ئافات بۆ سەمەل و بۆ کتێب و بۆ ڕۆژنامە و خۆشم بێ بدی بە دەرچی تەلبەم و بە ساحەیەکی چاو بەست و بە لێبووکێکی سەرشانۆ خەوی موگناتیسیم لێ بقەیت و تەنها لەبەر ئەوەی نیشتیمانی خۆشم بێی من چیم ئەویست دە نیشتیمان جگەل لەوەی کە نانێک و کە کونجێکی دڵنیایی و جێفانێکی بە حورمەت و مشکی هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عەشقم باتێ من چیم ئەویست لەوە زیاتر و نەیدامێ بۆ ئیتر نیوە شەوێ دەروازەکەی مشکان و چوومە دەرێ بە ئێجگاری چوومە دەرێ. 1200 راپۆرتی ماگانەمان لۆ داهاتویەتی ئێستا 300مان لۆ دێ یعنی سلااوتان لێبێ هاوڕێیان چۆنن بەخێر بێن دنیایەک ڕێز و خۆشەویستی دنیایەک ڕێز و خۆشەویستی بەخێر بێن هاوڕێیان وشەیەکی سەپا هەواڵان وشەیەکی بەکە برا خوشکان وشەیەکی هەواڵان برا مسلمانەکانە بەخێر بێن ئاوڕێیان بڕوا بکەن ئەمن بۆ خۆم کەسەکی ئەلمانیم بەڵام ڕێز دەگرم لە هەموو باوەڕەکی خوشیانش بۆ خۆشە خۆ ناکرێ هەمومانێک فکر بینە هیچ دنیا نەبووە بەس گرنگە میتۆدی قسەکردنمان گفتوگۆ بێ دیالۆگ بێ تکایەوە هەندێک جار من خەڵکی ئۆپۆزیسیۆنیش دەبینم ڕەخنەگری پارتی وێشێتی یان ئەو کاکە ناکرێت بەو زمانەی پارتی وێشێتی گفتوگۆ بکەین جوێم بە پارتی وێشێتەکان دەین و چیوان ئەمە دەبێ میتۆدمان زیابێ یان ئیسلامیەک سەرنجێک دەدەی هەزار جون کاچ من خۆمە کێشەمانەکە پارتی وێشێتی ڕەفتارە ئەگەر دوش قبولی دیموکراسیەتت نەبی هەدە ئێستاکەوە لەگەر دیەک لاکەینەوە خۆ چێشەوە نییە دیسان بەعز بڕۆ دوو دەموچاویت کە بێت چێشەیمە لەوەدایە بیش بکەین لەوەی دیالۆگ بکەین دیالۆگ تۆ ئیسلامی ئەو چەپە ئەو پێشکەوت خوازە ئەو ئەلمانیە ئەو سۆسیالە بەناو هەرچەند لە کوردستان هیچ فکرێک و خۆی نییە ها هیچ فکرێک وەکو گەلان نییە بەڕاوەکو بەوە نیە نە شوعی شوعیە نە چەپی چەپە نە ئیسلامیشی نیشتیمان پەروەر و ئەوەیە وەکو ئیسلامیەکان نە سۆسیال دیموکراتەکەمان کاک پاڤێل لەگە قوبادی لەگە عەتا سەراوی سپۆرتە وا براکەم کاوتچی عەتا سەراوی کاوتچیە هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان بەداخوا ینی ئێستا بە عەتا سەراوی بیرماتەوە بڕوا بکەن یەک حەشر بە ئێمە بە مەجموعەکمان دەکرێت بە تایبەتی هەست پێ دەکەین پاراستن تیمەکی زۆری حکومی مادی تیمەکی دانایە لەو خەڵکاندا کە تەرکیز لەسەر پارتی دەکەن ئەمەش ئیشمان ینی خەڵکی ئەو دەڤەرەی بندەسەڵاتن پەیوەندیەکانمان زیاتر هەولێرە و پارتیمان پێڕەقەمیەکی دەسەڵاتدارە یەکێتی لە قۆناغی جەناب تاڵەبانیش لە دوای 2005 هێزێکی پاشکۆ بە فۆکس لەسەر پارتی دەکەین و پارتی بڕیاردەری هەرێمە ئیتر بۆیە لێمان دەدەن یەکێک لەوانە بۆیە دەڵێن بە عەتا سەراوی کورە زۆر سەیرە ینی وەڵڵی عقوبە درامە بەبێ ئەوەی فەیسبوک پێم برێ سەبەبی چییە
نامە لۆی ناڕوە دێم دەگەی نامەیت کە دەنێرین جواب ناداتەوە بەهەرحاڵ نامەیە بکەین بەس ئەوەی لە هەمووی کۆمیتی ئاخرشت دەرێ و ڕسمی مەناکرێکارت بڵاو کردووە ناپی لەسەر مەناکرێکاریش وەچی ئۆزۆلانی لێ هات ئێستا نیم سەعات لەمەوبەرەوە بوو ئەکاونتە ئەوەکەم قەپات کرد هاوڕێیان بەرەو یوتۆب ئەمە دەکشن بەس فەیسبوک سەنگەر چۆن ناکەین دەیت کە قەپاتکەی مەسرور بارزانانی دەینەوە و زۆر بە تووڕەتر و کەیسی زۆر گرنگترتان لێ دەجوڵێنین ئەزیەتماندان ئەزیەتتان دەدەین بەجددیمە یعنی قەت بە تێمەگەن هیچتان یعنی پێتان دەکری ئەو دەرگامان لێ دەهەن 100 پەنجەرە هەیە دەینەوە ژۆرێ ئەو باوکەتان مرد لە کوردستان حزبە قەپات دەبوو جەریدە قەپات دەبوو عەزەکەی ئەوڕۆ قەپات کە 100 پەیجل لۆ دەکەمەوە بە یەک هەفتەش مەسرور بارزانی گەشە دەکەینەوە ئەوە پازدەی مانجێ دامنا هێشتان تەرکیزیشم نەکرد دوو هەفتێت کە دەبینین لە پەیجە نوێیەکەم لایڤ دەکەم پەیجە نوێیەکەم لایڤ دەکەم دەشیگەینەوە ڕقم چکو ئەمە دەزانین خەڵکی ئازادی خواست لە پشتمان ڕادەوەسی ماوەی کەمیش گەشە دەکەین قەپات دەکەین دەست پێ دەکەینەوە یوتۆبی شێ لەوێ زۆر فراوان و مەجارتران هاوڕێیان بەخێر بێن بە هیوام کەس وەزئی وەکو پاوێل و قوباد نەبین پاوێل و قوباد و ماڵی بارزان کوێ بڕواو کە ماڵی بارزانی ژۆزیان زۆر شڕە زۆر شڕە خەڵک بۆ دەزانی ئەنگۆ بەس سەرەکەی دەبین وەی ئەگە دەچێ ناو قوڵایی کێشەشیان هەیە چ مشکیلە چەند بێسیقەن چەند دەترسێن چ دزی و تاڵانی و مەشاکلی کۆمەڵایەتی و سیاسیان هەیە هەتا ئافرەتەکانیان چ معاناتەیان هەیە چ کرە هاوڕیان هەیەە دەرێن لە ماوانە مەکیامە دێن دەڕسمی بڵاو کردبەوە بڕواو کە بەشیان گوتبیان زۆرمان پێخۆش کورە خۆ دەرژین و دەمرین کەس ڕسممان نابینی ئەوانە قیادەی میلەتێک دەکەن کە یعنی لە هەموو شوێنێک خێزانی ئەوەکان ڕێبەرایەتی دەستگای خێرخوازی دەکەن دێنە ناو خەڵک وەچەو ژنی ئۆبامای سەیک بنمونە ژنی هەموو ئەو سەرۆکانە لای ئێمە کەس ناوی بیان بی بەسی شوکەی تەواو خەتەرترین شتە فرەوەرە ئەوە قیادەت بکە سەرۆک عەشیرەتی قەبەلی 1800ەکان هاوڕێیان بەخێر بێنەوە چێ دەرێن لە دەستگای زانیاری ئەوڕۆ تەق و تۆق بووە کێشە ڕوویدایە ئەری بەڕاستەر ئەو ئەژێ کەس نازانی ئیسلامیە ئیطلاعاتە دەستگای زانیاریە بڕوا بکەن میتە ئەڵێن یەک فەوزایەکە وەزە لە ناو دەستگای ئەزان هاوڕێیان بەلەوەی بچمەسەدە یعنی بەرپرسە دیاری دەستگا ئەو ڕۆتر ئەوەی کردم گوتی وەخت خۆی 1200 راپۆرتی ماگانەمان لۆ داهاتێتی ئێستا 300مان لۆ دێ یعنی ئەو دەستگایش بەفژە بڕوا بکەن یەک جملەیت کەژەسە پاراستم بێ چەند کادیرێکی ئەو دەستگایی ئەسا هەوڵیان دەبێنە دەرێ بە شەرەف گوتیان بەس وەرە بکە وڵاتە گوەرمان بگری نیوەی کادیری دەستگای پاراستن چۆل دەکە هەمووی دێتە دەرێ کەس لەگەریان نامینێ کورە فشەن فشۆڵ بوونە کەسیان لەگە نەمایە لە قوڵایی دەستگا ئەمنیەکانی خۆیان بڕوا بکە یەک وڵات تا ئەم زۆرم هەوڵدا بەڕاستی وتیان ناتوانین یعنی ناتوانین ئەوە 2017 وتیان کە معلوماتی داعشیان پێ دەمانەوێ پێیچمان زۆر بۆ معلوماتانە نییە یعنی بڕوا بکەن ئێستا کە وڵاتێک یەک وڵات بڵێ ئەو کادیرە دەستگا ئەمنیانەی پارتیویچێتی وەرەگرم بە مەبدە ئەم چۆل و هۆڵ دەبی دوو پیاو لەگەریان نامینێ کەسیان بڕوایان نەمایە وایە نا کادیرانی پاراستن و زانیاری ئەژی ئەرێەوە ئەژی چیت خواکەی ئەوە لە خۆی لێمان کردە ئەنتەر کاکەژی ئەرێ سەر بە ئێرانی سەر بە ئیسلامی قاعیدەی تیرۆریستی چکوت لەگەوانیش پێ ناماوە گازانم لەگەر ئەو هێزە تیرۆریستیانە بووی یان ئەوەتە دەستگای زانیاری ئاوڕێیان بەخێر بێن سەندە قسە و باز دەکەین لەسەر سێتر پەوەر هەڵبژاردن زیندانیانی خۆڕاگری بادینان وە پەیوەندی مخابراتەکان نێوان ماڵی تاالبانی و ماڵی بارزانی لەگەر میت و ئیطلاعات تاچوشەکان ئاوای لێهاتی هاوڕێیان ئاوای لێهاتی معادلەی سیاسی
پێشان ئێران لەگەڵ بچێتی پارتی لەگە تورکیا ئێستا هەردوو لە هەڵگۆڕ دەکەنەوە ئەمریکا لە ناوچەکە دەکشێتەوە ئێستا دەیەنە سەر ئەو پەروەندە گرنگە کە کەس نازانێت چارەنووسی کێشەی کورد لە دەرەنجامی ئەو ڕەفتارە قێزەوەن و هەرزەکار و گاڵتە جاریانە بە هەموو دام و دەستگا و قودسێتی دەوڵەت وەڵڵاهی مەلیک فێسەڵی 21 زۆر ئیداری و سەرکەوتوتر بوو لە مەسعود بارزانی و پاڤێل و قوباد و مەسرور و نێتی ئیداری و قانونیتر بوو بەرها 9 ساڵ لەمەوە بەر لەوانە پێشکەوتوتر بوو ئەجا خۆشیەکەی لەوەیە کوڕی کۆسرەتی کوڕی جەلال تاڵابانی کوڕی مەسعودی لەو ئەمریکا لە زانکۆ تەواویان کردیە کاتی تر نییە دەرێت چەتە و ڕێگرن وەڵای ڕۆژێک ڕسمی سەکەم ڕەشۆت بڵاو دەکەمەوە یەک دنگ خواردنی دەدەێت دنگ وەچی هەبەکە 1001 دانس و ڕاست لۆ دەکە بەڵام نیە ئاوە خواردنەکە فەردەکەی لەوێدا دەنەی ناچی بدسی ناچی بخوا هاانی نیمەتر لی دوورە کرایتەوە ناخوا لەبەر ئەوی زۆرە بەوەش دەرێت تۆپی بەویش کەش دەرێ مرد بەوە دەگوترێ ئینسان بەوش دەگوترێ حەیوان گەڵ هاوڕێیان بەخێر بێن باسی هەڵبژاردن هەندێشت بکەین هاوڕێیان یعنی با هەتا گەرم دەبین دووش هەڵبژاردن بدایەتە بەڵام دێنەوە سەرێ کورە دێنەوە سەر دۆسەی هیرۆینی پشتدار کە هوو مخدرەک ئەوە کە تاجرەکانی مخدرە سقوتیان بە پشتدار کردیە حکوومەتی پشت بەردەن دێنە سەر باشماخ دێنە سەر عاجی ئۆمەران دێنە سەر گوندی لوبنانی کە چ گەوادی خانەکە و چۆن پەرلەمانتار و کادیرە دیارەکانی پارتی ئەوانەی دێنە سەر تەلەڤیزیۆن لە پشتەوە هەریکی هەژن و ئافرەتی هینایە بەشەچیان دەی بڵێن بەشەچیان گەوادی دەکەن گەوادی ئەو لە کۆمەلگای کوردەواریە لە ئێران 12 کەس دەینن لەو گوندی ئیتاڵی دادنێن ئیتر سکس دەفرۆشن تجارەت دەفرۆشن دارێنەوەمە قوتابخانەی بارزانی داوە شێر بڕوا بکە هاوڕێیان بەشە کچی لوبنانی و ئێرانی دەینن لە گوندی لوبنانی وەختی خۆی خەڵکی کورد لە کوردستان دەچۆ بە ئاجی مووسڵ و بەغدا لە بۆ سکسکردن ئێستا عەرەبتن مشتری وە ڕادەچێشن ئەو کوردستانیان کردە نییە گەوادیخانە و قەحپەخانەیەکی گەورە کۆمەڵێک گەڕەک هەیە کۆمەڵێک مەسئول هەیە ئەوە ئیشە من بۆیە بزۆر بڕوان بەوە نییە کێشێک خەڵکی کوردستانەوە ئافرەتە لەش فرۆشە کورە بەشەکی بەشێک با بە ویژدان بڵێن بەشێک لەو سیاسیانەی کورد گەواد و بێڕەوشتن لەش فرۆشن بڕوان پێ بکە یعنی نەتان دیت بەشی ئەخلاق لە هەردوو دەستگا هەیە ئێکاکە خۆ باش دەبینن هەندێک کەس بڕۆ گوندی ئەڵمانی بزانن چێ ئەو ژنانە سەرپەرشتی دەکەن گوندی لوبنانی پارەت هەبوو دەسەڵاتت هەبوو گەوادی ئەوی دەشاتەوە دەڵێن هەندێک کەس بە کابرایەکی چیان گوتوە تو گەوادی عیبە هێش گوتی وەرە 3000 بوونسە گەواد زنارێکی لەسەردا نابوویە عێراقی وتی دەی شارتەوە گوتی ئاوت دەفشێ ڕاست شتەکرد محافز دەچوە دوی مدیر ئەمن لەبەرە ژنیان پێدەویست بەهەرحاڵ قێزەوەنترین یاردان هینە ناو کۆمەلگای کوردی ئەو پارتیەچێتی هیچ پێیان شەرم نییە هەوڵیان ئێمە هەواڵان براو خوشکان هەڵبژاردن نزیک بوویتەوە گوتمان دێنە سەر هەموو کەیسەکان یەک بەیەک بەڵام باگەرم بی هێشتا گەرم نەبووە بدایەتە بەڵام ئێمە ناتوانین بەڕاستی لە 92ەوە لە مانجی 5ەوە هەڵبژاردن دەکرێت تا ئێستا یەک هەڵبژاردن وێنەی حەقیقی خۆی نەک وەکو ئەوروپا نەبووە کورە وەکو وڵاتەکانی چادە وروبەریش نەبوو کورەکو ئەو تورکیا فاشەی نەبووە هەست پێ بکەنە بە ئەنتەریات لە 92 هاوڕێیان جەلال تاڵەبانی قسەچی هەیە دەرێت لە دهۆچێ ئەمە نازانم سەتات چەندەمی نایە وەڵای 13 گۆت چەندی گۆت 13 گۆت چادەی گۆت تەعنیشێتی 92 زۆر بە قوت بوو لە بادینان ها بۆ زانیاریتان گوتی کەچی پارتی لە 120 هینایە 120 هینایە ینی قەبرەکان و هەمووی ئەوەی کێوە لە 92 پارتی
قوتابخانەی بارزانی تەزویر دەکات ئێستا تەزویر لەگەر باڵی نێچیر دەکەن لە ناو کۆنگرەکانی خۆیان دەکەن زۆر خۆشە باخوا ئافەرین قوتابخانەی ڕێبازی بارزانی تا ئێستا هیچ دەنگەکی پارتی دەنگی حەقیقی نییە نە پارتی خاوەنی 45 کورسیە نە مەسعود خاوەنی 172 نە ڕیفراندۆمەکەشی خاوەنی 198 پۆینت نازانم چ بوو شەرم بەخۆتکە لە کەرکوچێکی گەورە و گران وڵا دەرێ 168 کورد دەنجیدا بە بەڵێ ڕیفراندۆم کورد بە خۆی 155 ئەگەر هەر هەموو کورد چوبتەوە کەرکوچێ دەنجی دابی بە بەڵێ بەگچکە و گەورەوە ئەو 113 عەرەب و تورکمانە دان کوی قناع کرد و بەڵێ بۆ سەر بەخۆی کوردستان تا ئەوانەیە لە تاریخ بڕوا بکەن لاپەڕەکی زۆر شەرمەزاری دەبیرە بۆ کورد کە چ قەشمەری خانێک بە کورد کرایە و ئەوە هەر پارتی نەبوو هایەکی تشتەگەری بەشدار بوو کەس دەست نەبوو ڕاز ناکەن هەموو بە شێخ لاهوریش دەنجیدا و داوای لە خەڵک کرد بڕۆن دەنگ بدەن ئەوانە ئەوایە هاوڕێیان ئافەریم لەوەی کە گوتی نا هەڵوێستیە با خاوەن پرەنسیبی خۆی بوو لەگەدا بوو باش بوو غەڵەت بوو بەس ئینسان کە لەگەڵدا نەبوو لەگەڵدا نەبوو ناکردا بڵێ وەڵا ئەم لەگەڵدا نەبووم ئەی لە چ دەنگتدا و داوا لە خەڵکت کرد بڕۆی بەهەرحاڵ هاوڕێیان بێت هیچ شتێک لە کوردستان سروشتی نییە لەبەر ئەوەی نەک هەڵبژاردن دادگا حکوومەت حزب کوردستان مەسرور هەر ئەو وەزارەتی کردە یەک قەشمەری خانە ستێر گروپ کولفی کولا هەموویان کۆیلە ئۆنە وەڵای ئەو قوبادە ئەو ئاواتی شێخ زەنابە ئەو مستەفای سید قادرە بە شەرەفم یەک کادریەکی پارتی ناوسێ توانی تێرشەقیان بکە باشە تێرشەقیان بکە نەوێرن برێن لەل دیشمان پێشترە ڕێ لە کۆسرە گیرا یوسف محەممەد دەرکرا کە لەو پەڕێەوە بوون کادری پارتی ئێستاکە لە مستەفای ملپان بترسێ ئەوە ئەمریادامی بۆ زانیتان جێگیری مەسعود نەچیری یان قوبات کورە قوبات ئێستا دەبینم هەڕەشە لە ئەوەی دەکە پارتی دەکە کورە قوبات ئەتو پیاوی هەندێک هەڕەشە لە پارتی دەکەی انتخابات و جەزبکردنی خەڵک قوبات ڕێژێک وەکو ئەوی نێچیری دەگیرەی لەندەن کتاب ئەناوڕیان من یەک خاڵ برێم دەستخۆشیشی زۆر گەرم لە ئەو چالاکی دوێنێ و پێرەی لەندەن هەفتەی مانگ نمونەی جوانیتان پیشەندە من بۆ خۆم 7 ساڵەوە داهێنەر بووین لەگەڵ چەند برادەرێک بە تایبەتی لەگەڵ کاگڕەنزەر گڕاوی زۆر بۆ ئەو چالاکێ زۆر بە تاقت هەنێ بوونیان دوسێ کەس بووین ئەم لە سوی دایم سعات دوسێ هاوڕێم لەگەڵدایە بەس کاگڕەنزەر جاری وە هەبووە تاقت هەنێ کوزارەکەی تر بە تەنیا بووە کەتە دوو مەسروری دوو جاران و جیرە ڕۆژی دۆمیشتەوە ئەو ئیرادەیە زۆر گرنگە بەڵام ئێستا ئەو دیاردەیە بۆ دیاردەیەکی گشتگیر ئەوەی لەندەن پیشانیدا و ئەوەی لەندەن لە هەر هەموو چالاکیەکانی ئێمە گرنگتر بوو لەبەر ئەوی زۆر تون بوون زۆر ڕادیکالانە بوون توندی چێ ڕادیکالانە و شۆڕژ جێڕانە من کورکاچی منەوە خەڵکێک دەرێ فۆزەی چێ لەو بەریتانیا و ئەمریکای سەدان دوکان دەسووتێ ئەو زە پێیان نارێن فەوزەوی سەدان دوکان و شت دەسووتێ و دەیان کۆگا و ئەوانە تێک و پێکە دەن دەیان کەس دەکوژە لەو ئەمریکا بڕێ چیان کردی ئەو گەنجانە تووڕێژی خۆیان دەربڕی کە ئەو تووڕەیە زۆر جوان بوو بزانن چەند خەڵک لێتان پەستا پارتی وێچێتی ژمارەکە زۆر بوو بەرامبەر نێچیر کە دەرەجا ژمارەیەکە ینی ئەوە وا لەگە نێچیر کراوەکە ئەوەی کە جارەکەی تر ڕانسەگراوی لەگە مەسروری کردبوو کۆمەڵێک مەسرور گوتی ئەی باوکەڕەوە ئەوە لەگە مەسروری وایە کردیە ئەی چ لەمە دەکەن چکۆ مەسروری ینی ئێرهاب خەڵک لەوی نەترسێ دیدەوە چی والله مەسئولی دیاری پارتی هەیە 3000 داوەتی لە ئەوروپای لە هاتیە نەوێرایە پێ ئیتر لە کوردستانیش ئەنتەرن هاوڕێیان بۆیە دەستخۆشیی گەرم بۆی لەندەن یعنی چالاکیی زۆر نەوعی بوو هەر بژین سەری هەموومانتان بەرز کردەوە بێنەوە سەر ئەڵبژاردن هاوڕێیان هیچ شتێکی سروشتی نییە یعنی شتێک نییە لە کوردستان ناوی ڕێسکەی خۆی بی هەموو یعنی لەو تورکیای فاشەی لە هەدەپەی ئەوەندە تەزویر ناکرێت ئەوەندەی پارتی تەزویری کردیە کە ئێستا پەڕاندیەوە لە بۆ هەموو منتیقەی بیر و باوەڕی ڕێبازی بارزانی مەسعود بارزانی پەڕیۆ لە هەموو منتیقەی وەڵڵا وەختی خۆی لە عێراقیش ئەوەندە تەزویر نابوو لە ئێران و تورکیاش بۆ حەزمە نابوو پارتی هەمانی فێر کرد تەزویر ئەوە نارێن نوکتە هەیە وەفدەچی ئەوەی ڕەوان کرد
وهەفتێکیان لە ئەمریکا ڕەوان کرد بوو لە هەڵبژاردن تەزویر کوو بکرێ لۆ نوکتەیان دەڵێن لە سینیش لەگەریان بکاتە دۆڕن هێزەکە هیچ چاوەڕووی نییە پەرلەمان سقووت پێ دەکا حکوومەت دەکاتە قەشمەریخانە منداڵک دێن سیداد بارزان دەستی پەرلەمان تا دەداتە بەرشەق لە ناو پەرلەمان بەنمونایانی دەبابەی دەینن تورکی ئێرانی عێراقی فارسی کورە بە سووریان نەینایە دێتن باس ئەمنی قەومیشمەوە دەکە ئەمنی قەومی هەناقێتی کاک نیها دەڵێ ئەمە چم کردی لەگەڵ خۆم لەگەڵ ژنە فرۆش قابلێت چمە دەبابە مینایە وەڵاوەی گوت بوو لە مەدرسەشوی چم کردیە لە خۆم لەگەڵ ژنە فرۆش هەندا قسەمان کردیە قابلە خیانەتم لە نیشتیمان کردی ئافەریم نیها تعبیرەشی جوانە بەرامبەر مەسعود و یەکێتی بۆ ینی ئینسان چ هاانی خەڵک بدا بچی بۆ دەنگدان کە سڕ دەزانی نەتیجەکەی وایە خاستان ئەوڕۆ ئەو خەبەرە هەیە هاوڕێیان کە بە کارتە کۆنەکە دیسان لە بۆیان هەیە بەشداری بکەن کۆمسیۆن بڕیاری لێ ببوور بە کارتە کۆنەکە بەشداری دەکەنەوە چت پێ دەکرێ ینی تەزویرەکە سەدا و ئەوانە بە زۆرم نیە سندوقی بەتاڵ دەکەن پڕ دەکەن بەتاڵ دەکەن بە کەیف خۆیان لە ئێستاکەوە خەسرە گۆران وشی جارەکەیتە 45 کورسی دەبێتەوە هەیە من هەورامی هەیە من ئەرێ من نهێنی توم زۆر لایە تێ پۆلۆنیا کورێک ئافر لە ناو کسانە دەسوڕێەوە لەگە زیای برادرت سەبرم لێ بگرن لە دوای 27 و 28 مەلەفی ئەو مەسئولە خوێڕیانە دەردێنم کە دێنە ئەوروپا لە دوو ڕابواردن دەکەن فندقەکان کورە زۆر شتانە سەبازەکەن هێ من وەڵا ڕۆژێک دەینێ پۆلۆنیاش لۆتان وعدبی لەگەڵ ڕەنزەرگراوی و چەند برادەرشکە دێن لە پۆلۆنیا دەتانگرین کەرامەتتان دەشتێنێ باسییان کرد گوتیان لێرە کاکە هیچ کورد نییە کوردی ئەوە نییە ڕەخ بە قەیف خۆیان دێن دەسوڕێنەوە هاوڕێیان بۆی ئەمە ناچینە هەڵبژاردن بەبرێ سوڵ دەزانی و من 2030 بەڕاستی هەست پێ دەکەم پارتیوشێتی بەو دەنگەی من پێڕاکەشی ئەو شیار زێباری فواد مەعسووم و بەرهەم ساڵح و نازام چێ دەبینم هەر هەست پێ دەکەم بەو دەنگەی من پەڕینەوە جارشکە نایکم لەفرەوەی بەناخێری ژیانم 2005 دووچیمە لەبەر 92 تەجروبە بوو یعنی ئەزمونمانەوە بەس خۆ 2005 بەڕاستیم کۆمەڵک برادەر لە بەدەنجی کورد و لۆ کەرکووک و نادان شتانە هەبوو فێڵیان نەیکردین هەیەک لەوانە کاک با بڵێن ئەو نورەدین وەیسیە نورەدین وەیسی بیرتە چات لەگە دەکردم لە کەنەداوی ئەی با مەچۆ دەنگدان لۆ دوزدان وەڵا کاکم ێساکە کاک نورەدین بەرپرسی ڕاگەیاندنی مەسرۆر بارزانانی وەڵایی تێری قسە پێ گوتمتی کوچووی دەنگدان دەنگت بۆ دوزدانەدا هەواڵ نورەدین وەر بە بیرم ماتەوە هاوڕێیان بۆیە دەنگدان چی هاوڕێیان دەنگدان ئەمە سوور دەزان نەتیجەکەی چییە و ئەوانە هیچ پرەنسیبیان نییەوە هیچ ڕێگریەک ناکەوە کە دەبتە دەنگدان دایەوە بەڵام یەکشت بڵێن یعنی کۆمەڵێک ئەزمموی جوان هەیە لەو هەڵبژاردنە بەڕاستیانی سەرچان قیاسن بە شەرق و بە ئەو ژینگە پیسەی کوردستان لە هەموو خولێک چەند پەرلەمانتارێک هەبوونا ینی قسەیان کردیە و بە هەڵوێز مەتابەتی و جوارەی لە عێراق 16 بوونانی بەڕاستی حەشریان بە پارتیوێشێتی کرد لە پەرلەمانی کوردستانیش مەجموعەکەن یعنی بەڵام ئینسانێک ئەگە بە هەر بڕواتان پێ خەڵکەکەیە بڕۆن دەنگ بدەن ئەو نەوعانەی کە دیتان ینی پێویست ناکە ئەمە بڵێن یان خەڵک بڵێیان بە خۆتان خۆم دەزانم خەڵک ناچی بڕوا بکەن خودی یەکێتی ئەحسایە کردێت تا ئەو ڕۆژ 1970 یەکێتی ناچی یەکێتی نەک دەرەوەی یەکێتی پارتێکان ئەوە ئەحسایە یەکێتیەکانە تا ئێستاش لەگەر ئەوەی قوبات کورە قوبات دەستی بە کردیە منجە بۆڵە لەسەر پاراستن دەکا کەچی ئەوجە ئەحسایی نوێیان دەرێت 1970 یەکێتەکان بەشداری ناکەن تا ئەو چرکەیە ڕوودا ئەوشکە بێتوشە من نازانم بەس قەزم نەسەدێ بەڵام ئەگەر یەکێک بڕوای پێەیە جارێ بە من دەنگدان بە پارتیوێشێتی وەکو دەنگدانە ئیسلامیەکان هەنێ زینە لەگە محەڕەماتە بڕوا بکەن ئەو هەبێ شەرەفیە
كاكا 30 ساڵە ئەماوانە دەبینین لە هەموو وڵاتێک 4 ساڵ 8 ساڵ تاقی دەکرێتەوە 30 ساڵە هەموو بوونە ملیاردێر کورە هەموو هەزاران تا ئەوەیان دیت بەسە باس ئینسانێک یەک تۆز غیرەت کەرامەت هەبی ناچی دەنگ بەوانە بدە هەر دەنگدان بۆ خۆیت کارە ساتە هیچ گۆڕانکاری گەورە ڕوو نادە شتێکی زۆر لاوەچی ئەوەیە بەڵام دەنگدان بە پارتیوێکێتی بێ شەڕەفیە بەڕاستی خیانەتە چۆن دەبا بە سیوێکی ئابە لەوەی ئەوەترە یعنی ئینسانێک تۆزە کەرامەتی هەبێ کەرامەت من بازەوە دەکەم تۆ دەنگ دەچی دەدەی بە دز جەردەیەک بە مافیایەک بە کۆمەڵێک خائین کەەوە دەیان بینن چۆن دەکەن بە کۆمەڵێک مناڵ و تاڵ لە بە ئەوروپا هاتینەوە هەمویان خرکەیەوە 2000 دۆلاریانە جیرفانی نەبووە بە شەریفی بڕوا بکەن بە منداڵی نەوشیروانی بە منداڵی جەلال تاڵەبانی بە منداڵی مەسعود بارزانی لەو ئەوروپا بە 2000 دۆلاری عەرەقەی شین و ڕەشیان هەڵنەڕەشتیە سامونە ملیاردێر کوڕی نەوشیروانی دەیان گوت ئەو نەوشیروانەیە قەمسەڵی لەبەرە لە نۆتیەکەوە وەڵا 1 میلیارد دۆلاری خەرج کرد بۆ لە بنەوە 1 میلیارد بەو هەموو قەت ئارد و خانی و مڵک و شەریکەی گاسن و نازانم چ 1 میلیارد دەیان وێ قەمسەڵەیە لە نۆتیەکەوە ئیلاهی چ لەو میلەتەی دەکەن بە چەپ و ڕاست ینی قەزم چەپ و ڕاستی ئەو چی مقەسی هەر کوو دەجوولێتەوە مەسئول دەیبڕن بۆیە بەسە ئەو دەنگە ناڕەزایەتیانی گۆڕان و ئەوانش کە هەبوون یەکگرت و کۆمەڵ و خەڵکەی تر هەر 4 ساڵەکە دەتاندی دوای ئەوە شوم بزر بوون ئەرێ لە 2009 لە ئێستا زیاتر لە 70 کادری پەرلەمانتاری گۆڕانی عێراق و کوردستان هەبوو چیان لێ هات لە کوێنە ئێستا دەنگ و ڕەنجیان هەروەزان 4 ساڵەکەی دەکەن خانەنشین دەبنەزان لە ئەخلاقی سیاسیش دەبی خانەنشین بن لە هەموو خوولەکان سەرکە 2 قڵ 3 قڵ دەمینێتەوە هەمووی دەرێ لە مریشکە لە هێلکەی دەچیتەوە داوە شێر تازرینە 4 ساڵ ئەبێ و دەسەڵاتە بڕوخێ دزن زەردەن مافێنداتی لێی پاڵ دەداتەوە بە 6 میلیۆنی بۆیە بەسە ینی بێزار بووین بێزار بوو خەڵک کاکە دەنگ مەدەن دەنگیان پێ مەدەن تەنیا بەو دەنگانە بدەن کە دەگیرێن کە ئەزیێت دەدرێن کە دایان بینن کاکە بە خۆتان دەبین ئەوەی دەچی ئەمن بۆ خۆم بڕوان بەوە نییە کە بڕوان بەوە نییە نەک لەبەرەوەی بەدیلی ئێستا حازری کە بەدیلی کەەوە پرۆتستۆیە وەکو هەموو خەباتی جەمە کو دەچینە سەزادەوە کوچ و ناڕەزایەتی دەردەبڕین ناڕەزایەتی شێوەیەکە لە ناڕەزایەتی دەردەبڕین لە چەپ و ڕازە ماقولە زیندانی بادینان هەیە یەک حزب جورئەتێکی گەورەی نییە ئەو گۆڕانە ملپانانە مەسرور بەکەی خۆی بڕیار دەکە بە ناوی حکوومەت بە ناوی دادگا کورکاکە باواز لە دادگا بینێ و سێدا بە ناوی حکوومەت پشگیری ئەو زیندانیانەی کرد لۆ تیمیەچێتی و تیمی گۆڕا قسەیان نەکرد تا بەیانامەش حیزەرەگەدە بۆ من گۆڕانیانیشێتی درێ وەڵامە لەگەنینە تیمی حکوومەتتان باوری لەگەنینە تیمی حکوومەت ئێستا ئەو کوێستانە ملپانەی گۆڕان کوێستان یعنی درۆژی ئێستا ئەیاسکەرە زۆر خراپە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تا دوێنش دکتۆریان لۆ نەبرد بوو من دەزانم بۆ کوێستان ناوێری لە هەموو ژیانی قسە بکە لە بەرامبەر پارتی ڕۆژێک کوێستان لەسەر باز دەکەی وعەجیبی ئەتو ئەو هەڵپەرست و ترسنۆک بی ئەگەر مەلەفتمان باز نەکرد حەقت بی هەورە من کە منەوە هەڕەشان دەکەم مەرزنی هەمووی بە یەک ڕۆژی جێبەجێ بکەین کورە ئەمە خەباتێکی زۆر درێژمانەیە ئەمە دەشتەیە دەبی دەیان چەکەر بگرین لە بەرامبەر پارتی یەکێتی بڕوا بکەن ئەو پارتیانە چەندە پەیج و ئەکاونتەکانمان ئەزیێت دەدەن زیاتر تووڕەتر دەبین زیاتر دەست لە بۆ ئەو دۆسیانە دەبین کە برینداریەکان وە لە ئایندەیەکی نزیک وەڵی فەیسبوک یوتۆبمان نەبی دەستمە تیکتۆک بەس فەزاعەتە ئەخلاقیەکانتان لۆ بڵاو دەکەمەوە بەس فەزاعەتە ئەخلاقی عائیلەکانتان لۆ بڵاو دەکەمەوە چەندە ئەزیێتمان دەنێمەش تونتر دەبین هاوڕێیان بچینە سەر پەیوەندیە مخابراتیەکان ئێستا هاوچێشەی نوێ ڕوویدا لە مەعبەنی پارتیوێکێتی لە ژن بە ژنیان کردی قل بە قل ژن بە ژن ئێستا یەکێتی لەگەڵ تورکیا بەینی زۆر خۆشە کوڕەکانی تاالبانی پارتیش لەگە ئێران پەیوەندی خۆش کردیە سەبەبی چییە یەکێتی وەزعی خراپە پێویستی بە پاڵپشتی تورکیایە کەتە بەرەی منداڵەکانی تاالبانی پیاوی ئەوە نین قیادەی حزب بکەن ینی قیادەی حزب منداڵ و تاڵانەی هەندێنە وەڵی یعنی دەمەڕی بدێت
پاڤێل یەکیش پێ نایەتەوە بڕوا بکەن یعنی کۆ تەواو نییە گوناحە وەڵڵاهی ئەم 100 جارە برێم خاوەن پێداویست تایبەت هەمووتان دیتان ئاوای دەکرد قاتەکەی وەلێ دەکرد دەچوە پاش دەچوە پێش ئەوە ئادۆڵێکی ئەو نۆعانە حەب دەخۆن ئەتۆ هەر پاڤێل ئەتۆ هەر حەب دەخۆی کورە دە حەبەچی ئەوەش بخۆ کاکە ئادۆهۆ دەی چاوەکە ئەتۆ دایم ساعت هەر حەب بەخۆی هەر دەخۆیەوە ئەوەش بکە کاچمی کورە با بە بڕدانیشە با ئەسیستێنتە کتەبی دکتۆرێک ئاگای لێ دە پیاوی هەندەی 4 میلیۆن 5 میلیۆن کوردت کە تەبەردەستی وەڵڵا نازەمیشتیانە کو شەرم لە خۆیان ناکەن دەچێت 104 کەسی شتە ئیدیان کرد 104 کەس بە پێی قسەی پاڤێل بە چش چۆن ئافرەتە چیرەش فرۆش مەعمەلەی لەگە دەکوریە شەوەک بۆندەی سەعاتی بۆندەی دەداقە بۆندەی هەفتەک بۆندا یان سیغە ئاوا لەگە قیادەیەکی تێگان کرا چکو 85 نۆهەتیان لەوانەی ئیمزایان کرد و سەر بە لاهوری بوون و زایدن هەمویان دەزانەوەی کە ئەو کوڕەکانی تاالبانی و برای مەحمەدی کردیان لەگە پاراستن و میت کۆدەتایەکی حزبی و سیاسی بوو شتەکی بێ ڕەوشتی بوو تۆ حەقت نەبێ لە سەوەی ململانێ ینی ڕێزکەش حزبی خۆی نەبوو کە کرا ڕێزکەش حزبی خۆی نەبوو کە کرا ئەی باشە چۆن دەچن تەئیدی دەرکردنی کەسی ڕقم یەکتان لەگەن هاوڕیان مەلا بەختیار وەختی خۆی مەلا بەختیار وەختی خۆی مەسەلەن لەگە ئاڵای شۆڕش لەناو حزب لەناو حزبیان دروست کرد بۆ ڕێخستن ناو ڕێخستن ئەوجا عەبدوڵڵا تۆفیق وەچی مەردان کابرا کە لەو ماوەی کۆچی دوایی کرد ئەو مێژووی لە خۆی تۆمار کرد لەناو هەر هەمومان گوتیم دەنگ نادەم لەو ئەدامی مەلا بەختیاری شتەشی زۆر جوانی کرد ئەخر ناکرێگە هەر خیانەتەکەبی هێزێک لە چیابی بچی بڕیاری گول لە بارانکردنی قیادەکی بدا لەسەر ڕای جیا ینی مەلا بەختیار بێ ئەخلاق فاسد درۆزن دەبل موڕاڵ ینی دوور ڕوو هەموو ئەوە بەس کوشتن نە مەس ئەو مێژووە بەس ئەوەی ئەو قیادانش مێژووە هەر سەد بە چش بە پارە 5 دەفتەر و 10 دەفتەر حزبی 5 دەفتەری و 9 دەفتەر قیادەی 5 دەفتەری ئەوە لە پەیزەکەم بڵاوم کردەوە هەر هەمویان ناوی ئەوانەی ئیمزایان نەکردی هەموو ئەوانەی کە ئیمزایان کردی کە لەگەنی ناوەتە ئیمزان کردی بووینە کۆلەی پاڤێلی پاڤێل و شاناس پەری دەنگ و ڕەنگت نییە هاوڕێیان بەڕاستەوە 6 میلیۆن دۆلاریشی دایتە ئەوەی پاڤێل هێزی ئاڵتونی شێوزافەری لە پای ئەو پاڵ پشتی مانەویانە 6 میلیۆن دۆلار وارە باس تاکسازیش دەکە کاکەم بە چ حەقێک 6 میلیۆن دەدەی بە چ حەقێک هاوڕێیان کە دەڵێن پەیوەندی نوێی مخابەراتی دیتان نێو ماوەی تورکیا چوو نزیک پێنجوینی بۆمباران کرد بەس وەکو پاڵ پشتێک لە منداڵەکانی تاالبانی وەنا هیچ پژاک پەکەشی لێ نەبوو سێچار کادری پەکەی لەو ماوەی لە باکوور دەڤەری سلێمانی شەهید بووە ینی یەک بریندار سێ شەهید بوونە و پێشترێش چەند کەسەشکە ئەوە بووە ئەو بەڕاست دەرن مامۆستا محەممەدەکە بوو میت بوو ئەوی ڕانیە مەهاجیان دایەوە منداڵەکانی تاالبانی مەهاجیان لەبەر ئەوی بەشێک بوو ئەو لە کادیرە دیارەکانی میت لە منتەقەی مەهاجیان دایەوە هاوڕێیان قوبات با پێتان بڵێم دەشتوانن لە یەکێتی دیارەکان بپرسن کولەن دخۆی دۆڕاندیە بە میت و پاراستن بڕوان پێ بکەن ئاوا لە بەردەستی پاراستن و میتە لە بۆ نییە یەک شت بکە مەشاری ئەقتصادیەکانی دەسەڵاتی لەگەر میتە بەبێ میت ناوێری هیچ ناڵێم بووتە میت بەس تەنسیقی هەیە لەگەڵیان کو پاراستن تەنسیقی هەیە لەگە میت هیچ شتێک زڵدی ئەوە ناکە خزمەتی میت دەکەن قوبات نەک ئەو ڕۆ لە کۆنیش کردیت بەس ئێستا بە تەواوەتی دۆڕایە پاڤێل بە تەواوەتی نەدۆڕابوو هەتا دوای 8 تەمموز بۆ زانیاریتە من ناڵێم لەگە تورکیا عیلاقەت نەبی بەس ئەوەی عیلاقە نییە ئەو مخابەراتیە ئەوە کۆیلایەتیە ئەوە ناپاچیە قوبات ڕۆڕەیە هاوڕێیان لە من وەرگرە هەستا دەبینم قوبات کورە دەبینم هەرەشە لە پارتی دەگەی وەی ڕۆژێک دەتبینین کوم کادر ناوچەیەکی پارتیات
ليك شاق اللي دار ردت تجري أتوي كره خرشب بارتي أقلوا سيناريو تمثيل النبي تدنگ دريه چتی رابشش بيتنا وخلق كره قاشمار براستی پید بریم اما دزانی چه دزیک دکی سبر بگیره بدانی لوی باشماخ لو دردین چه دزیک دکی با خود و با پاول و با کرکی داروی شیخ نوری داروی هاوره کره گنزه که گنز 25 ساله خوانی 100 میلیون دلاره اما شده مالی بارزانی تی کری داروی کری نرمینی او نرمینه هاوره انتو آنهاد با سویچ نگر میازه شوباد لیدوانی نبود ولی سلیمانی کس نکوچه رفته شوباد کس نکوچه من مالی خالش عایش چون آنها شیده کانشان رسواده کن یه شکل دست کس هر نزدیک کانی تازه هرت مافیا کن هاوری کری داروی شیخ نوریه کبرازه خالش ها بابزان هاورم بین سپاول قباد لمن وقرن دستیه بشو میته اگه میت حدی چیه یه غلط دکه چی پیبرین و انزه بزه دکه لبرواب کن پیشتر لبطالبانی لبلاهوری يعني نويرها مشكلة لما وداد دهنده دكات سكو كابرا هم البانر بخو تيدانية تيخو خاصك بغيرت بي تيدات باقوبات هیچ استعداد ببینید چون سکاتی پیدا کرد چون هر بزن تا حال گری نچیر کنه چیز رو کرده چون مسروریه هیچ اراده استعدادیه bu eğer parasını havlir buteni hizi kirdi be ede be metiyle kirdi be kemidle parasını şi his kirdi ya avay kirdi ya yani من o şandanım da böyle muradife çivayni ya bedenci yani ناتوان لا إرادة ميت دربت ناتواني لبر إثارة نسيان بيكو بندا ومشاريع اقتصادي سياسة كانيان همو لو خطية وتيجاني نه قبادنا وطنية نكسة آزادي خواد هذا شتي شكلي دكات هذا شتي شكلي دكات بافل أوريانا دوها شتموزوا بافل طالباني برواب كان مسعود بارزاني وفد شروان كردبو يكسر كنترولي مال يعني كردبو جاي أو ساعات يعني كرد يعني قلتبو هول بدا هر دواز السيارة بقورة هر دواز السيارة بقورة هر دواز السيارة خوي قوريا لبرو ترسيانا وهو بو جي بي اس جيلي راب جيري طعنو سيارة نزور راقي باري خيالي دا كردريا و بابل طالباني فروكي تايبتي خوي يوكو مسرور نتيل بعفتا 5 مليون دولاري كريتي لهاو ليرش رادا غريزور بيكات زار بزار دا انتو سليماني بوزاني يعني تكيش بيبي لغر عاشقية شيئة لروسيا لألمانيا درجي صفا ومروعي بيدك بايا أنا بافلش بافل و بري برزنزي بافل ديگه لوي دوازه سيارة و اوتيمي باراسن حماية دكان 6 باساني هر تايبتي مدربي ميت ابن مسرور بارزاني كله ميت مدرب كنانا استا باساني تايبتي مسرور بافلين دبر اي بافل وعن رمي سيتلا شيء شش اي باراسنا لوي داندرا تاوديري دكان دفاعي دكان سقان بكوادر خوانيا سقان بكادري دزغانيا بعد حتى قيادة كان يشتيش باسوانا كان يلبوني باسوانا كان بافلي دسن كنترول يعني كان أزود يعمل هيت سقان بكوادر يشتين معه ششك أوه بوه استا پیوندی میتو پارتی زور بهیزه او دزگای زانیاری و اوانا او کران هنات تلفزیونی تا انا اورا من دم یک خال بریم لیره یچتی لقناغی طالبانی جرأتی نکردیا یک کادری میت بنت تلفزیونی که قناغی طالبانی به وجدان برین زور زده لگه قناغی لاهوریش نکلا اوی يعني كدلنا ولا برو الله رخصة وشوان نبو عند تسليم بيتن بباراس نوميت كوري طالباني أو بياونين ويشتي استاج أو بياونية بتي ترك بنت ميتش ترك بنت الصد تلفزيوني هم عند زيانة كوجرا أو كادر دياري باكي شهيد كرا ميت كرديتي أو كرانية وميت قبولينية كاتش من أمريكا لدو 2003 لبريطانيا 8 كاديري ميتي جرت زورشيا سريك ترشيا الدنيا خرا كرت حالا نبم أمريكا داوية بردني كرت
یەکێتی قوباد و پاڤەلەچن کادری مید دەگرن لەسەر تەلەڤیزیۆنی ئەو سیناریۆیانە چییە بە خەڵک دەیکەن گاڵتەزە ئەنگۆ پیاوی ئەوە نین کادری مید بگرن کە کادری پەکە شەهید دەکاتن ئەوە دووەم کادریان سێمیشانە بینە سەر تەلەڤیزیۆنی بیانگرن حەتان چییە یعنی هەر بەدەلەوە بەڕاستی هیچ هێزەکی کوردی لە باشوور بەو کارتانی ناتوانانی کادری مید بینتە سەر تەلەڤیزیۆنی و بیگری و بری ئەمن و ئەم لێکردێت جگە لە پەکە لەبەری پەکەشە شەڕش سەختدایە پارتی دیگە لە قورسە لە بۆیان یعنی من لەوە تێدەگەم بڵێ تێدەگە وەڵا بە 24 ساعتی کادیری مگر کوردە واز بینە فشەکار ئەو گاڵتە زاریانەی پارتی شتان گواستیتەوە سلێمانی ئەو کەسە هەو نییە تەحەدا دەکەم ئەو پەکە بەخۆی ڕایگەاندرێت چار کەسیت کەنا چار کەس بوونم پیکە بەچیان پێ بووە لە شەهید سەرحەدیان ئەوە کردیە وەلەو ڕۆژانە هاوڕێیان تیمەکی هونەری ژنانی میتاتە لە سلێمانی بڕۆم بپرسن دەستنە فندقەکانیش ئەوە تیپی هونەرین ێ بەس میتن شکلیان ئی هونەری نییە و هیچ عەفلە نییە لە سلێمانی بڕوا بکەن پێگەی میت لە چاو قۆناغی لاهور و تاڵەبانی دەقات و 15 زیادی کردیە دەقات و 15 زیادی کردیە بۆیە کەس نەزانێ ئەوە هەواڵانی ئاپۆچی دەزانە ئەو مۆزوعی سلێمانی هیچ ئەمین نمایە لە بۆ خەڵکی ئەوەی بکە هیچ فەرقی نە دوای هەڵبژاردنیش دەبینن هەموو ئەو شتانی کە دەکرێت سەر لە ترسی هەڵبژاردنە دوای هەڵبژاردن دە هەندە کارە سات ڕوودەدا هاوڕێیان دە هەندە کارە سات ڕوودەدا لەبەر ئەوەی یەکێتی دەزانن ئەمریکا هاوڕێیان بە ئاشکاوە ڕادەگەین دەکشێتەوە و بۆ زانیارتان لە هەموو کۆمپانیانە عەقدی لەگەری کردی گوتی عەقدی ساڵی نوێ ناکەینەوە هەموو کۆمپانیا خواردن نازان بەنزین چن لە 25 دوازدەوە هیچ عەقدەکی نوێ ناکەنەوە دواتە دەکشێنەوە کە دەکشێنەوەوانە جاسوسی دەکەن چکۆ ئەنا خۆ علاقات ناکەن ئەمەش دەزانین ببورن پارتی ینی حکومڕانی دەبێت علاقەت هەبی لەگە دەرو دراوسەکان بەس ئەوانە علاقەت ناکەن کاکە پارتی سیرخوڕی دەکات جاشایەتی دەکات ئەو مۆدیرە هێنە ناو حزبەکان یەشێتی پاڤڵی تاڵەبانی و شاناس پەری ئەوانە بتوانن علاقات بەڕێوە بن کورە بە هەر هەمویان منداڵێک سابوونکەران یاقیب تۆ بڕوا بکەن بە هەر سێکیان میز بەخۆدایەکە ئەوانە بێن ململانێ لەگە تورکیا بکەن شانازەرێ قبوڵمان نییە پەری ئەدە قبوڵی میتت نییە ئەدە قبوڵی میتت نییە دوای هەڵبژاردن دەتان بینینەوە چەند کادیری کەی پەکە ئەوە دەکەن هاوڕێیان ئەو خەبەرەی درایتە من ئەو دەمێەوە بڵێم دەشبینن لە ماوەی ئایندا هەستیش پێ دەکەێت تورکیا و ئێرانی زۆرێک لە تەنسیقیان هەیە تەبدیل بکەن هەردوو لە ئۆپۆزیسیۆنەکانی خۆیان دەدەن لە ڕۆژهەڵات و لە پەکەکە هێزەکانی ڕۆژهەڵات تیرۆر دەهەندە دەست پێکەوە کونۆتیەک بارەگا دەرکردنیان مزایەقکردیان ئێرانیش دەڵێن ئەوڕۆ لێدوانیدایە گوتی چالاکی فراوان دەکەن لە دژی هێزەکانی بکە یعنی لە دەڤەری هەولێرێ سەر بە ئەوەیە میت باڵا دەستە قبوڵیتی پارتی برم تورکیاش هەست پێ دەکەن نەوەک لە ئیتفاقی نێوان تورکیا و ئێرانیش هەیە لە بۆ ئاڵوگۆڕکردنی شوێنەکان و دەستگا یەکێتی و پارتیش تەنسیق دەکەن لەبەر ئەوەی دەزانن ئەمریکا بە تەواوەتی دەڕوا ئیخۆات دوای 30 ساڵ لێ بکات زۆر نانە لێ کردی مەسر بارزانانی دنیا پێی گوتی واز ئەو ڕۆژنامە نووسانە بەردەگوتت نابی قسەی من بڕوخێ ئەگەر حکوومەتەکەشم لە سەدا ناپی ئێدەت بینیەوە کاکە تو پیاوی هەندێک ببیا سەرۆکی حکوومەت ئەگەر ئەمریکا و ئەوروپا حیمایەت ناکەن ئازە بۆیە هاوڕێیان ئێستا ڕەوشەکان زۆر خەتەرە بڕوا بکەن خەتەرتریش دەبی زۆر خەتەرتریش دەبی و لە چەند مانگیش داهاتوو دەبین بە هەڵبژاردن تەواوی بزانن سلێمانی چەند خراپتر دەبی و هەولێری ژۆ دیموکرات و کۆمەڵە و وێزەکانی ڕۆژهەڵات چەند مزایەقە دەکرێت من نازانم هاوچشەی نوێ بێتە گۆڕێ بەڵام ئەو هاوچشەی ئێستا هەیە تورکیا و ئێران تەبادل دەکەن و پارتی و یەکێتیش دەهەندە دەبنە سیخوڕی وڵاتانی تر و باشترین بەرتیلیان لە بۆ ئەوانە چییە پارتی لەگە تورکیا لە چی پێدەوێت یان یەکێتی تورکیا چی پێدەوێت پەکەی پێدەوێت پارتی و ئێرانچیان پێدەوێت دیموکرات و کۆمەڵە و هێزە پژاچیان پێدەوێت ئەو هێوانیان پێدەوێت خۆ چیتکەیان پێدەوێت کارە ساتێک بەڕێوەیە لەو خاڵە دەشبینن ئەوە ئێمەینە بزان چ کارە ساتێک لە هەردوو دەڤەر
هەیە چۆن دیزایانی سیاسی دەگۆڕدرێ و چۆن مزایقی کوردەکانی برا کوردەکانمان دەکەن کە لەوەی سلێمان معینی زۆر گەورەتر دەبێت. هاوڕێیان دوایین شێت ڕەوشی زیندانیانی مانگرتوان زۆر خراپە، سێزدەیەمین ڕۆژیان تێپەڕاندیە. ئەو دەنگانە شایستەی ڕێزن، ئەوانە گەورەترین سیمبولن. وەرە سەیریان بکە لە عەفدەی شوبات خۆڕاگرتن 1 ساڵ و هەندێکیان تێپەڕاند، یعنی ساڵێک و مانگ 12 ڕۆژیان تێپەڕاند. کاک شێروانیش لە دەی 12 دەدەبتە ساڵێک. ئەوجە دوای ئەوە دوای 20 ڕۆژی ئەوانی کەش گیران ساڵەکیان تێپەڕاند بەپەر لە مقاومەت و ئیرادە و ئەوە چۆن سەردەشت تارماییەکە بنمونە لە دوو لە ماڵی بارزانی چۆن کاوەگەرمیان تارمایەکە لە دوو سنگاوی کەیسی زیندانیانی بادینان بووتە تارمایەک لە دوو مەسرور بارزانی و هەموو سیستەمی دەسەڵاتی هەرێم. ئەو ئیرادە ئەو بەرخودانە ئەو تێکۆشانەی ئەوان کردیتیان هەمومان قەرزاریانین. ئێستا هیچ حزبێک نییە لە باشوور بەقەت زیندانیانی بادینان ئیلهامیان لێ وەربگرین، نمونەیەکی هەرە باڵات تۆمار بکەن لە خۆڕاگری لە مێژوەکی نوێ و گەورەترین جوڵەی جەماوەری کرا. هاوڕیان بێهیوا مەبن، مەسرور دەوێت هەمومان بێهیوا بین، بڵێ من جیبەجێی کەس ناکەم یان ئەوروپا نا دەشبین کو بازی ئەو ڕفتارانی خۆی دەدا. خۆ سەدامیش بازۆفت وا بوو هەموو دنیا پێک و دوازی نێنە خۆ دی ئەو ڕۆژ ئەمن خوێنمەوە تورکیا ئاخرین نزاری سەدی میلتاشترایتی لەسەر هەدەپەیت هەموو دنیا پێی دەڵێ هەردەیکە. بیلۆروسیا ڕۆژنامەنووسێکی ناو فڕۆکەی هینا خوارێ، فڕۆکەیەک بەسەر ئاسمانی وڵاتەکەی داهاتی هینا خوارێ ڕۆژنامەنووسەکەی گرت و یەکێتی ئەوروپا عقوبەشیدا، عقوبەی زۆر گەورەشیدایە ها اقتصادی و سیاسی هەر بەری نەدا. وان پۆتین کرد هەموو سیستەمە دیکتات مەسرورش وایە هەموو وایە بەس نابێ ئەمە کۆڵ بدەین و ئەو ئیرادەی ئەو بەرخودانەی بادینان بە تایبەتی لەو ئینتخاباتی خەڵکی بادینانی تێکۆشەر سزای پارتی بدەنەوەی کە ئەو عقوبەی ئەو نەوەکانتان دەدا. هەڵەیەکی بزۆر باشە لۆتان قەڵای پارتیتان تەنگاو کرد بۆیش ئەو ڕۆژنامەنووسانەی گرت. هاوڕێیان 13 ڕۆژەمانیان گرتیە بڕوا بکەن تا دوێنش ئەیاز زۆر خراپ بوو 3 ڕۆژ 4 ڕۆژ بەلای کەمە ئاگامان لێ بوو ئاوی نەخواردبوو وەزعی زۆر خراپە. ئەو چێستانە درۆزنا گوتبووی وەفد دەنێرم دکتۆری لۆ دەنێرم دکتۆریش نەچوو بووم. پێویستیان بە هەریکاری ئێمەیە بچووکترین مووقف ئەوەیە بچین لەگەڵیان ڕاوەستی. ئێمە لە سوید چالاکی دەکەین بەس چالاکیەکەمان جارێ نازانین چ دەکەن یان لە گفتوگۆ داین لەگەر ئەو هاوڕێیانی خۆمان جمو جۆڵ دەکەین لە سوسیال میدیا لە هەموو شوێنێک لە پەیوەندی نێودەوڵەتی قەت کۆڵ مەدەن کۆڵدان پارتی وێچێتی گەورەترین مەدالیەیە پێیان وەزیاندانەوە بڵێن ئەوانە پەککەن ئەوانە تیرۆریستن هیچکیان نییە چکو هیچکیان نیە ئەوە هەمومانزانانی ئەوانە دەنجی ئازادی خوازن نمونەی هەرە باڵای ئەوەنە هەموو ڕۆشنبیر و ئەدیبی کورد خەرکەیەوە بەقەت ئایاسکەرەم و شێروان و شڤان و مامۆستا بەدەل و ئومێد بەڕۆژکی و ئەمروزەید و سلێمان و هەمویان بوونەتە گەورەترین ئینهام لە بۆ ئێمە کام ئەدیب و ڕۆشنبیر ئەو حزوری هەیە لە بەرخودان جگە لەوانە دەبی هەموو خۆیان لە ماڵی شارتەوە ئەگە ساڵێ جارێک دوو دێری بنووسن بلا ئەوە بەڵام ئەوانە تەنجیان بەو دەسەڵاتە ئەوە کردیان و ڕسوای ئەو کابینەی مەسرور بارزانیان کرد و هەیبەتیشیان شکاند و بۆ ئەبەت دۆستێکیان لەسەر کردەوە و بادینانیان جوڵاندووە. هاوڕێیان سیر مەکەن کاتیە بەعز ئەنفال و چیمیایی کرد بەس لە ڕاپەڕین ڕنگدانەوە کە ڕوویدا هەر ئەو چالاکی دوێنێ لەندەن 170 کاردانەوەی ئەو زیندانیانەیە ئەو خۆڕاگری تێکۆشانەی وانە کاریگەریە سەرمان هەیە لەو ژینگە بێتاقەتی هەمومان ئیرادەمان لە چێیە مرۆڤ ئەم شەرم لە خۆم دەکەم کە چاوم بۆ زیندانیانەی بادینان دەکەوی ئەمنیش لە ماڵدا بنیشم و کوزم و جۆڵ نەکەم و بێ هیوایی ئەوە بم بە تەنیا بین بە تەنیا مەسرور بارزانی بە تەنیا بین لە هەر وڵاتی یەک کەس بین تەنگتان پێ هەڵدەچنی ئەو دۆسیە لە یاد ناکەین وەکو لە یادمان نەکردی ساڵێک و ئەوەیە دەشبینین لە ئەوە لە هەموو جم و جۆڵ چالاکی خەباتی نێودەوڵەتیش دەست پێ دەکەینەوە بڕوا بکەن هەمووی دەست پێ دەکەینەوە ئەو کەیسە ویژدانی و ئەخلاقی لەسەر هەموو دەنگەکی ئازادی خوازە مەحەک هەر دەنگە کە خۆی پێ ئازادی خوازە ئەو کەسی زیندانیانی بادینە نمونەی بەرخودانن نمونەی ئەو بەرخودانەیە کە پەکەکە لە باز لە کەمال حەقی ئەوانە دەکە هیچیان کەمتر نییە 82 زیندانین 72یان زیندانەکانی 1 ساڵە 11شان ئی پارتین کادری پارتین گیران لەو 1-2 ساڵی
ئەوانتر هەموو دەنجی ئازادی خوازن هێزێک دەنگێک خۆپی ئازادی خوازە فەرمو ئەوە مەحەک ئەوە مەحەک حزب میدیا کەسایەتی هەر یەکێک بڕۆ سەر فەیسبووکەکەی جموجۆڵی کورە شەرم لە خۆتان بکەن ئەوانە ناو زیندان وانەی بەرخودان دەڵێنەوە بوونەتە ئیلهام تەنجیان بەو دەسەڵاتێت تۆ لەو ئەوروپایە گەورە و گرانەی جورئەت ناکەی جموجۆڵ بکەی دیفاعیان لێ بکەی دیارم ناڵێم هیچ نەکرا نەنا شت زۆر کرایە ئەو حرەکەی زیندانیانی بادنیان زۆر لە عەبدەی شوبات گەورەترە لە هەموو چالاکیەکانی گەورەترە ئەزانی چ لە مەسرور بارزانی لە ئەوروپا کرا ئەزانی چ خەباتێکی جەماوەری لۆ کرا ئەزانی چۆن ئەو کابینەیە سووک و ڕسوا بووە ئەزانی چەند تەنگەژەی لۆ دروست کردیە ئەزان چ کاردانەوەیەک و جوڵانەوەیەکی لە ناو شەقامی بادینان دروست کردیە سیر مەکەن کاتیە وەکو گوتم سەدام ئەنفاڵی چیمیایی کرد بەزەمنە تو یەک کاردانەوە کە دیت ئەو تووڕەیە هەموو دەنجی داوە تووڕەیی بادینان مایە ئەمە وەکو گوتم لۆ لە بەغدا تەقینەوە برم ڕاپەڕن ڕوونەدا لە نۆتیەک لۆ لەبەرەوەی تووڕەبوون نەبوو بەس ئەو تووڕەبوونە لە باشوور و لە کوردستانی باشوور هەبوو لۆ باشووری عێراق و کوردستانی باشوور لەبەرەوەی ستەمەکە بوو ئەو ستەمەی ماڵی مەسعود بارزانی بە تایبەتی ئەو کابینە پۆلیسی مەسرور بارزانی دەبینن بادینان چی لێ دەکات کاتیە ئەو بێتاقەتی ئەوەیە هەمووی کاتیە بەڵام قەت بێ هیوا مەبن پارتیەکێتی گەورەترین ڤیتامینی درێژەدانیان گەورەترین خۆراکیان بێ هیواکردنی ئێوەیە هاوڕێیان ئەویستم ئەو قسە و باسانە بکەن ئێمە نابێت کۆڵ بدەین سەرکەوتن ئایندە بۆ خۆمانە بڕوا بکەن ئێمە لە ئایندەیەکی نزیک دەبینە باڵادەستی ئەو وڵاتە دەشبین ئایندەی ئەو چەتانەی هەرێم وەکو سیارەك ئستاپی ڕۆیەت بەس وەختەکەی ما لە چێرە خۆی لێ دەدا تەواو یعنی هەموو ئەگەرەکان من ئەڵێم ئەمریکیەکان کۆمپانیەکان دووبارە ناکەنەوە پارتی وێچەتی لەگە ئێران و تورکیا دەستیان بە تەنسیق و سیخوڕی کردیە وەزعیان زۆر خراپە پارەکانیان ئاودی دەکەن ئەوە هەموو بەوادری کۆتاییانە ئێ بەس کۆتایی بە یەک نییە کە ئەمریکا بکشێتەوە پیا کورە بابەمە دوزار ئەمریکا لە منتیقە بۆشێتی ئەوروپا لە منتیقەیە ئەو زەدیتمان حەشت هات لە ڕێفراندۆم ئەگەر ئەمریکا ڕای نەگرت بە هەولێریش دەگرت سەحیلانی چکورە بابەواز بینن ئەمان گۆماندی لە خێمەی سەفوان ستان ئیمزا کرد یان ئەوەتە داعشات ئەمە ئەو هێزە دەناسین بای چەندە هاوڕێیان سەرکەوتن هەر بۆ خۆمانە ڕۆڕەشی شەرمەزاری و هەموو چەتەکانی پارتی وێچێتیە دەشبینن لە ئایندەیەکی نزیک چۆن بەعسیەکان چۆن هەموو خائین و ناپاکەکان لا پەڕێش ڕەشیان تۆمار کرد ئاوا ئێوە هەموو ئەوانەی تاوانتان کردیە خۆتان و ماڵ و منداڵتان شەرمەزار کردیە سەرکەوتن